لا شاری هەولێر و لە مەراسیمێکی تایبەتدا کتێبی جلی کوردی شکۆ و شانازی بڵاوکرایەوە کە نووسەر لا لێدوانێکی تایبەتدا بۆ کورسات مەگەزین باسی لا ناوڕۆکی کتێبەکەی کردووە کە لە کتێبەکەیدا باس لە مێژووی جلوبەرگی کوردی دەکات، هەروەها باس لە جۆر و شێوازە جیاوازەکانی جلوبەرگی کوردی شەکات. ئەرشی سپۆنسەری ئەم ڕێوەبەرسمەیدا ئەستۆ گرتووە بە هیوای لە شاری هەولێر و لە مەراسیمێکی تایبەتدا کتێبی جلوبەرگی کوردی شکۆ و شانازی لە نووسینی هێما سالار ناسان و بڵاوکردنەوەی بۆ کرا. لە لێدوانێکدا بۆ کورسات مەگەزین هێما سالار باسی لە ناوەڕۆکی کتێبەکەی کرد کە مێژووی جلوبەرگی کوردی خراوەتە ڕووتیایدا لەگەڵ ناساندن و شیکردنەوەی شێواز و جۆری جلەکانی کوردی پیاوان و ژنان. وتیشی ئەم کتێبە سوودم لە کەسانی ئەکادمی و شارەزایانی زمان و هەروەها کەلتوری کوردی وەرگرتووە. ناخە مێژوویەکان لە ئادەم و حەواوە تا سەردەمینەتەوەگەری دوجار ئەم بەردەبناخە ڕەنگینەدانرا. پەرتووکی جلوبەرگی کوردی مێژوو، جۆر، شڕۆڤ و تێگەیشتنی نەتەوایانەی خۆشحاڵ و شەڕەفمەندم کە توانیمە دوای 6 ساڵ بۆشایەک لە کتێبخانەی کوردی و نەتەوەکەم پڕکەمەوە کە ئەویش پەرتووکی جلوبەرگی کوردیە، مێژوو، شڕۆڤ و تێگەیشتنێکی نەتەوەیانی هاوچەرخ. ئەم پەرتووکە دوای 6 ساڵ قۆناغ بە قۆناغی سەرەتای مرۆڤایەتیم باس کردووە و سەرەتای شارستانیەت و دوای نەتەوەگەری و چەمچی نەتەوە و کولتور. و هەموو ئەو پارچە جلوبەرگانی پیاوان کە 21 جۆرمان کۆ کردوێتەوە لە هەر 4 پارچەی کوردستان و هەموو ئەو جلو دەستورانی شێوازی جلوبەرگی ئافرەتان کە 30 جۆرە لە هەر 4 پارچەی کوردستانمان کۆ کردوێتەوە. ئەوەش بۆ دەگەڕێتەوە زۆر جارێگەڕام لە مۆزەخانە و سەرچاوەکانی کوردی ئەوە بوو دایمەن 6 7 یان 10 دانە جلوبەرگی کوردی زیاتر نەبوو کە پارچەکانی تری کوردستان لەبیر کرابوو فەرامۆش کرابوو. بۆیە من ئەو فکرێم بۆ هات کە ئەو بۆشایە لە کتێبخانەی کوردی پڕکەمەوە ئەرکێکی زۆر قورس بوو، دوای 6 ساڵ توانیم ئەو قۆناغە و کتێبەکە بە چاپ گەێنم.